سەبارەت بە ڕۆڵی سەرۆک بارزانانی لە چارەسەری پرسی کورد و هەرێمی کوردستان کە بۆتە ناوەندێک بۆ چارەسەرکردنی پرسی کورد بەڕێز سەلاح بایەزیدی پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان لە واشنگتنەوە بەڕێزیان لەگەڵمان. کاک سەلاح سوپاس بۆ ئامادەبووری بەڕێستان. کاک سەلاح لە ناوخۆ بەهێزی لە ناوخۆ بەهێز نەبی لە دەرەوەش بەهێز نیت، یعنی ئەبینین هەر چوار پارچەی کوردستان دێنە لای سەرۆک بارزانانی. ڕۆڵی سەرۆک بارزانانی چۆنە بینن لەسەر یەکڕیزی و بەهێزی کورد؟ سەرەتا سڵاو بۆ جەنابەت و بینەرانی کوردستان بچوار. لە ڕاستیدا وەکو ئاماژەتان پێکرد یەکگرتوویی کورد بەگشتی شتێکی زۆر باشە. ئێمە لە مێژووی خۆماندا لە هەموو لە چیرۆکەکانمان هەموو شتە یەکگرتووی نەبوون یەکگرتووی هەمیشە بەربەستێکی گەورە بۆ سەرکەوتنی کورد و لەو کاتەدا بەڕاستی ئەوەی کە مە دەبینین لە ناوچەکە شۆنێکەیە بەشێکەیە لە کوردستان کە لە باشووری کوردستان وەروها ڕۆڵی سەرۆک بارزانانی ئەو گرنگی تایبەتی خۆی هەیە کە دەتوانێت لە کاتێکدا کە بربەستەکان لە ناوچەکە زۆرە کورد ڕوبەڕووی نەیارەکانی بۆتەوە لە هەموو پارچەکانی کوردستان دەکرا وەکو شۆنێ وەکو جێگایەک ڕێگادەرگەکان بکاتەوە. وامەش لێرە لە واشنگتن لێرە حەودراوە کە بۆ شتەوە بە تایبەتی ئێستا چاو لەو کێشەی کوردستانی ڕۆژاوایە کە بکرێت دەرفەتێک بۆ بینێتەوە کە ئەو ئازادیە ئەو لەو بەشەی کوردستان دروست بۆ بەدەست نەچێت. باشە کاک سەلاح، ناوەندە نێودوڵەتیەکان چۆن سێری ئەم یەکڕیزەی کورد دەکەن کاتێکا بینن کورد یەکڕیزە لە ناوخۆدا بۆ چارەسەرکردنی پرسێک لە باکوور لە ڕۆژاوا لە هەر شوێنێکی تری کوردستان لە هەر پارچێکی دیکە دێنە هەولێر دانیشن پێکەوە بیرڕا گۆڕنەوە ئەسوود لە ڕۆڵی ینی سیاسیە گەورەکانی وەکو سەرۆک بارزانانی بینن و بڕیاریان لێوەرەگرن. ئەمە لە دەرەوە چۆن سەیرەکرێمە یەکڕیزەی کورد؟ ئەمە تا چەند کاریگەری لەسەر پێگەی کورد دەبێت لە دەرەوە؟ بێگومان گرنگی زۆر تایبەت بەخۆی. ئێمە لە کاتێک دەبینین کە بۆ نمونە ئێستا مەسەن کۆنفرانسێکی گەورەی وەکو یاسایشی مونیخ بەڕێوە دەچێت لەوێ کە توانێت نۆنەرانی کوردستانی باشوور لەوێ زۆریان هەیە بە فەرمی بانکراون لەگەڵ گەورە بەرپرسانی دنیا، گەورە سەرۆک وەزیران، سەرۆک کۆماران یا وەزیری دەرەوەی ئەمریکا لە دوێنێ هەموو ئەوانە ئاماژەیەکە بە پێگەی فەرمی و قانونی کوردستانی باشوور کە بۆ ئێمە بۆ هەموو کورد بۆ کۆمەلگای جفاچی کوردی لە دەرەوە گرنگی خۆی هەیە، تایبەت بەخۆی هەیە و دەتوانێت لەو شەوستانەیدا لەو تاریکستانەیدا کە کورد لە ناوچەکە تووشی بۆەوە زۆر جار باستەوە دەکرێت کە ناوچەکە بەرەو گۆڕانکاری گەورە دەچێت، دەتوانێت سۆزێکی هیوایەک دروستکە لە دڵی ئێمەدا. بۆیە ئەوانە گرنگی تایبەت بەخۆیان هەیە و دەکرێت ئەم پێگەیە ئەم جێگەیە بەهێزتر بکرێ، قایمتر بکرێ و ئەمەش هێواخوازی مەکو جفاجی کورد دەرەوە کە لەنێو باشووری کوردستانیشدا ئەو یەکگرتوویی و یەکدەنگی زۆرتر دروست بێکە بتوانێت ئەو پێگەیە کە بەهێزە زۆرتر بەهێزی بکە و بتوانێت لە کاتە هەستیار و سەختەکاندا بتوانێت وەکو شۆنێک بەحاڵ بتوانێت یارمەتی دەربێت بۆ کوردی بەشەکانی. زۆر باش کاک سەلاح، ئەبین ینی لە دەرەوە با بڵێن چۆن سێری پرۆسی ئاشتیەکرێت لە باکوور؟ ینی ئێستا کۆدەنگێکی زۆر هەیە هەم لە باشوور هەم لە باکوور هەم تورکیا هەم دەرەوە وڵاتانی دەرەوە سەریان پرۆسەیەکەن و کورد ینی لە دەرەوە چۆن سێریان پرۆسەیەکرێت؟ کورد چۆنە بینرێ؟ ڕاستی کێشەی پرسی کورد لە باکووری کوردستان کە گەورەترین پارچەی کوردستانە گرنگی تایبەت بەخۆی وەکو دۆمینۆیەکە بەڕاست کارگەری چارەسەربوونی پرسی کورد لە باکوور دەتوانێت کارگەری هەبێ بە تایبەتی لەسەر باشوور و لەسەر ڕۆژاواش. لە ئێستا و بمانێ نەمان هەوێ پرسی ڕۆژ ئاواش زۆر بەسراوەتەوە چارەسەرکردنی لە باکوور. بۆیە دووربینی، ژیربینی، عاقڵمەند بوون کە لەو پرۆسێدا دەکرا بەحاڵ ئەو پەیوەندی کە تورکیا لەگەڵ باشووری کوردستان هەیەی دەکرێت ئەو پەیوەندیش لەگەڵ ڕۆژاوا دروست بێ دەکرا دروستش بێ بەداخەوەی بەو ئاقارەدا ڕۆی. بەڵام ئێمە هیواخوازین کە بەحاڵ ئەو پەیوەندیانە دروست بێن. بۆیە پرسی کورد بە تایبەتی پرۆسی کورد چارەسەری کورد کە بەداخەوە دوای 2015 ئەو پرۆسی سەرکەوتونە بتوانێت جارێکی دیکە بێت ڕۆژە و بە تایبەتی ئەو دەوڵەتان بزر هێزانش کە لە ناوچەکەدا بە تایبەتی دڵچۆ تورکیا بەڕاستی سەردەمی داگیرکردنی سەربازی و نیزامی بەسەر چۆ ئێستا سەردەمی
ئابووریە ینی ئابووری تورکیا گە دەتوانێت سوودێکی گەورە لەو بەشانی کوردستان وەگرێ کوردش دەتوانێت بەرحاڵ بە هەمان شێوە پێگەی خۆی بەهێزترکا بۆیە ئێستا سەردەمێکە لە ناوچەکە پێم وایە بە پرۆسەیەک دامە دەبین کە جارشتی کە ئەم ناوچە بەرحاڵ لێک دەدرێتەوە دۆست و دژمنەکان بەرەکانی خوان دەبینی وادارین کورد لە بەرێکی جیهانی دابێ لە بەرەی بەحاڵ دموکراسی ڕۆژئاوا هەموو بەرانە دابێت کە خۆی ببینێتەوە واداریشین کە کورد بەرحاڵ جیهان ئەو فیداکاری کورد دژی داعش و دژی ئەو هەموو هێزانە لە بیر نەکات و بەحاڵ هەموو ئەوانەش بەحاڵ یەکگرتووی کوردی دەوێەوە کە بتوانێت لەو کاتەدا هەڵپێداگر بێ لەسەر داواکارەکانی کورد. باشە ینی ئەبینین کورد لە هەر چوار پەرچی کوردستانەوە دێنە هەولێر لێرە باسی کێشەکانیانەکەن بۆ نمونە تۆ ناتوانانی بڕۆی لە علاقامشلۆ یان لە ئامەد باسی کێشەکانت بکەی وەکو کورد و چارەسەریان بکەیت پێگەی هەولێر چۆن ئەبینن لەم کاتی ئێستاە؟ پێگەی هەولێر بەڕاستی ئێمە هێواخواست بین ئێستا هەولێر دەوڵەت بە تاقەوە دوای 2017 بەڵام ئێستاش من پێم وایە لەگەڵ ئەو هەموو ئالۆزی لە ناوچەکە ئێمە بەهاتۆ دەبینین مەسەلەن ئەو فەلەستینەکان لەگەڵ ئەوەی کە وڵاتی عەرەبی پشتگیریان دەکەن جیهانیش پشتگیریان هەیە نەیانتوانی ئەو پێگە دروستکەن لێ ئەو هەموو گەلە کۆمەکەی کە بەرحاڵ ناوچەکە دەورە دراوە و هەرچی بەحاڵ نەیارانێک هەیە ناوچەکە دژی کورد ئەو پێگەی کە هەولێر هەیەی لە کەنار ئەوەی کە لە نێو یاسای دەوڵەتی عێراقدا دانی پێدانراوە پێگەیەکی هەیە نونەرایەتی هەیە لە وڵاتانی دیکە وەکو باسم کرد مەسەن بانک دەکرێت بۆ نمونە بۆ کۆنفرانسی مونیخ زۆر گرینگە مەسەن بۆ دەوڵەتی جۆکۆ ئێران مەسەن بانک نەکراوە بۆ هەموو ئەوانە پێگە و بەهێزی هەولێر دەگەینەوە وشم کورد ئەگەر کوردستانی باشوور یەکگرتووتر بێ یەکدەنگتر بێ زۆرتر دەتوانێت زۆر لەوەی دەستکەوتی هەبێت بەڵام دیسان ئەوەش جێگای دڵخۆشیە بۆ جفاچی کوردی و بۆ وانێکە بەحاڵ پرسی کورد تاقیب دەکەن و دوای دەکەون بۆیە جێگای دڵخۆشیمانەوە گفتم لەو تاریکستانە نورێکی هیوای. بەڕێز سەلاح بە یەزیدی پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە واشنگتن سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر.